بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی کاریگەریەکانی وڵاتی چین لەسەر ناوچەکە بە شێوازێکی گشتی. گفتوگوی ڕۆژانەمان ێستا کاڵا و کەرەستەکانی چینە کە باڵی کێشاوە بەسەر بازاڕەکانی تەواوی جیهاندا، تەنانەت ئەمریکای هێناوەتە دەنگ دەیەوێت لە ڕێگەی باجەوە ئەم کاریگەریانە لەسەر خۆی کەم بکاتەوە. گفتوگوین پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر سەبەرزنجی پسپۆر یابووری مامۆستا لە زانکۆی شەنگای لە وڵاتی چین ڕاستەخۆ لاولێرۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێبێ، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. دکتۆر لە چین لە چینەوەی کە دەیبینی چییە؟ ماوەیەک لەمە بەرتۆر خۆت لەوێ بووی، پێشکەوتنەکان چۆنن بەو خێراییە کە ئێمەش دەیبینین لێرە هەستی پێ دەکەین، لەوێ چۆنە؟ لەوێ بەرنمەیان چییە؟ دەیانەوێ چ گۆڕانکاریێک لە جیهاندا بکەن؟ بەڵێ سڵاو لێبێ کاک ڕانکوگیان، زۆر سوپاس دەکەم بۆ کاتێ بەخشیت سەبارەت بە کاریگەریەکانی چین و بە تایبەت پێشکەوتنەکانی چین باسی گفتوگۆی بکەین لەم پرۆگرامە باشەیە بەڕێزت. ئەوەی من لە چین بەڕاستی بینیم لەگەڵ ئەوەی کە پێشتر ئەمزانی لە ناو کتێبەکان و لە توێژینەوەکانە بەڕاستی بە تەواوەتی جیاواز بوو و تەنانەت بەشێک لە ئەقلیەتی منیشی گۆڕی ئەو هەموو گۆڕانکاری و ئەو پێشکەوتنانەی لە چین بینیم. من بۆ خۆم بە چاوی خۆم بینیم ئەو شوێنانەی کە ڕۆشتم، ئەو کۆنفرانس و مؤتەمەرانەی کە ڕۆشتم، ئەو سەمینارانەی کە ڕۆشتم، ئەو باوەڵی مەکتەبانە و ئەو کارگە و معمەلانەی کە ڕۆشتم بە چاوی خۆم بینیم لەگەڵ داتایەکانە مقارنەم کرد. من ئەتوانم بڵم چین بۆتە موعجزەی ئابووری جیهان ئێستا حالیان و بە پێ پێشبینەکانی خۆم لە سەدا 90 بۆ 5 ساڵی داهاتوو چین ئەبێتە یەکەم ئابووری جیهان و پێش ئەمریکا کەوێ. هەرچەنە ئێستا لە ڕووی بەرهەمهێنانەوە چین پێش ئەمریکایە، لەبەرەوەی کە ئەمریکا ئەگەر GDPەکەی ئێستا نزیکی 30 تریلیۆن بێەوە، چین نزیک بۆتەوە لە 20 تریلیۆن، بەڵام ئەو 30 تریلیۆنە لە سەدا هەفتای مستەهلیکە ئیستیهلاکە بەکارهێنانە، بەکارهێنانی کاڵا و خزمەتگوزاریە. ئەو بەکارهێنانی کاڵا و خزمەتگوزاریانە نزیکەی لە سەدا 60 بەس لە چینەوە چێ بۆ ئەمریکا. کەواتە ئەمریکا چین کاریگەری زۆری هەیە لەسەر ئەمریکا و ئەمریکا بۆ باجی گۆمرکی و بابڵین ڕسوماتەوە کاریگەریە نەرینیەکانی بۆ خۆی زیاتر ڕەگەڕێتەوە. کەواتە من ناتوانم بڵێم چین لە ماوەی 27 ساڵە بابڵین لە 2000 هەتاوەکو ئێستا داهاتی تاکە کەسی کاک ڕانکۆ لە 200 دلارەوە لە دوو وەرەقەوە گەیشتووە بە نزیکی 14,000 دلار، واتە نزیکی دەفتەر و نیوێک. کەواتە نزیکەی لە بابڵین 6,900 بابڵین زیادی کردووە، واتە 69 قات زیادی کردووە. ئەوە لە ڕووی داهاتەوە. لە ڕووی تەکنەلۆژیاوە ئەو پێشکەوتنە لە چین هەیە بەڕاستی لە هیچ شوێنێکی جیهانە ئێستا ڕووی ناوە. دکتۆرەمە بۆ هەموو وڵاتیانیان بۆ شێوازەیە؟ بەڵێ بەڵێ داهاتی تاکە کەس و بۆ خۆت زانی داهاتی ناوخۆی یاخۆ GDP دابەشی هەموو عەدەستوکان یا ژماری دانیشتوانەکەین بۆ شێوەیە زیادی کردووە. باش، بەڵام ئەگەریش حاڵەتیش من ئەمەی داتای کێشە بە بڵێم زۆر سەرنجڕا کێشە لە بابڵین لە 26 ساڵی 7 ساڵ پێش بابڵین 30 ساڵ پێش نزیکەی 800 میلیۆن کەس لە ژێر هێڵی هەژاری بوون. ئێستا ئەو 800 میلیۆنە لەسەرەوەی هێڵی هەژارین لە چیندا. لە ڕووی تەکنۆلۆژیاوە، لە ڕووی ژێرخانی ئابوووریەوە بەس ئەوەت بێ بڵم لە ماوەی 27 ساڵە نزیکەی 120,000 کیلومتر بەس قیتار و قیتاری خێرا و میترۆ دروست بووە لە شارێکی وەکو شانگهای کە 2 لەسەر 3 عێراقا 29 میلیۆن و 500,000 تایەژی کە 24 سعاتیش نەکارەبای نە ئاوی نە هیچ شتێکی ناپچڕێ. لەو شارە لە ماوەی 8 ساڵە 885 کیلومتر بەس مترۆیکیان دروست کردووە. تۆ ناتوانانی لە هیچ شوێنی عالەما بیبینی. نە لە نیویۆرک هەیە ئەو جۆرە میترۆیە، نە لە یابان هەیە، نە لە وڵاتانیکە. ئاماژەت بە شتێک کرد وتێت پێش ئابووری ئەمریکا دەکەوێتەوە. ئایا ئەمریکا ئەمە پێ هەزم دەکرێت ڕێگە بەمە دەدا بەم شێوازە، ینی چین بێت و پێشی بداتەوە پێشی بکە بە تایبەت ئەمریکا لە سەردەمی دۆناڵد ترەمپاکە هەموو شتێک لە پارە و لە ئابووری وابینێ؟ زۆر ڕاستە، پرسیارێکی زۆر گرنگە کاک ڕانکۆ. من بەڕاستی بواری سیاسی بواری من نییە و زۆر لەسەری قسە ناکەم، بەڵام ئەوەی کە واقع لە ڕووی ئابووریەوە ئێستا
چین لە پێشەوەی ئەمریکای بەتایبەت لە ڕووی بەرهەمهێنانەوە ڕاستە لە ڕووی GDPەوە لە ڕووی ناتجی قومیەوە ئەمریکا 30 تریلیۆنە سین 20 تریلیۆنە بەڵام وەک پێم وتی لە سەدا هەفتای ئەو 30 تریلیۆنەواتە 15 تریلیۆنی بەس مستەهلیکە ئیستهلاکیە بەس لە سین بەپێ داتایەکی دقیق هەموو بەرهەمهێنانی سین بەقەدەر ئەمریکا و رووسیا و هێندە کەواتە هەموو ئەو سێ وڵاتە پێکەوە کۆبکەیتەوە هێشتا ناگا بە سین نزیکەی 6.4 تریلیۆن دلارە باشە ساڵانە نزیکەی 3.5 تریلیۆن یان 3500 میلیارد دلار بەس تەزیری هەیە کەواتە سین ئەتوانە بڵێم کارگایەکی عالەمیە کارگایەکی جیهانیە بۆ هەموو جیهان و داتایەکی کەشەر بۆ جەنابەت بە وازەحی بڵێم هەموو وڵاتانی جیهان 198 وڵاتی جیهان لە سەدا 20 بۆ لە سەدا 85 هەموو کاڵایەکانیان لەوێەوە دێ و داتایەکی سەرنجڕاکێشتر هەر بۆ خۆم بە پێ توێژینەوەکانم بەدەستم هێناوە مقارنەم لەگەڵ ئەمریکا و سین کردووە چین کردووە چین کاکرانکۆ با بڵین لە مقارنە لەگەڵ ئەمریکا ئەگەر سەریکەی لە ئەمریکا لە هەلی کارێکە لەوێ دروستە بێ یا ئەوانەی کە لە بازاڕی کار ئیش دەکەن باشە لە هەر دەکەسیان لەوێ لە ئەمریکا باشە 6 کەسیان پەیوەندی ڕاستەخۆ هەیە لەگەڵ چین لەبەرەوەی کە کاڵای چینی نەبێ لە ئەمریکا بازاڕیش نییە بازاڕی کەرتی تایبەتی ساسە نیە هەر لە ئایفۆنەوە بیگرە هەتاوەکو جلۆبەرگ هەموو مارکەکان هەموو براندەکان لە چینەوە دروستیەکەن بە کەمترین نرخ بە کواڵیتی جیاواز باس لە شتێک بەڕاستی پرسیارێکم نادروست بێ ئێمە لێرەوە دەڵێن دەستی کار لە سین زۆر هەرزانە بۆیە کەلوپەل و کەرەستەکانیان بارزانی دەکاتە دەستی ئێمە ینی بۆ نمونە ئەگەر ئۆتۆمبیلێک لە ئەمریکا دروستەکرێ یان لە یابان دروستەکرێ هەر هەمان ئۆتۆمبیل دەبرێتە سین لەوێ بە هەرزانتر دەگا بە ئێمە ئایا ئەمە پەیوەندی بەوەیە دەستی کار لەوێ هەرزانە گەر دەستی کارەوەندا هەرزانە ئەیچۆن وڵاتیەکان هێناوە خۆش دەژین وەک بەڕێزی دەیڵی بەڵێ پرسیارەکە زۆر دقیقە بەڵام کاکڕانکۆ وەڵامی بەسیتی ئەوەیە نەخێر ئەوە نییە بەس ئەوە نییە فاکتەری سەرەکی ئەوە نییە لەبەرێک کە تۆگەر مقارنەکەی لە نێوان هێند و سین هێند دەستیکارێکی هەرزانترە لە هێندا ئێستا تەنانەت عەدەد سوکان ژمارە دانیشتوانی لە چین زیاترە باشە بەڵام چین ئەوە نییە فاکتەرەکانی کەیە ئێستا ئایا ئەتوانی بڵێن یەک و یەکسانە با بڵین یەک هێزی کار لە سین و لە چین و لە هێند یەکسانە نا لەبەرەوەی کە چین حەوقاتی هێند بەرهەمهێنانی هەیە باشە فاکتەرەکان چین ئەو فاکتەرانە کە بەڕێزت با بڵین پەیوەندی لەگەڵ پرسیارەکەی بەڕێستایە سێ فاکتەری سەرەکی هەیە کاک ڕانکۆ لە ماوەی بەتایبەت 30 ساڵی ڕابردوو و دوایەوەش لە 2013 کە سەرۆکشی هات سەرۆکشی گۆڕانکاریکی ئێکجار خێرا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەقامگیری سیاسیەوە دژە گەندەڵیەوە دروستکردنی سیستەمی پەروەردە دەست پێ کرد بەڵام سێ فاکتەری سەرەکی لە ڕووی ئابووریەوە هۆکارن بۆەوەی کە کاڵای چینی بە کواڵیتی جیاوازەوە چونکە بازرگان ئەتوانێت کواڵیتی جیاواز داواکە جیاوازە لەگەڵ وڵاتانی کە یەکەمەوەیە کە بەڕاستی لە چین ژێرخانی ئابووریکی زۆ بەقوەتی هەیە ژێرخانە ئابووریەکە وەک پێم وتی بوو نمونە لە جادە لە ڕێگەوبان لە قیتار لە هەموو بابەتانە لە سەدا 30 GDPەکەی وەبەرهێنانەکە ئەمە من زۆر گرنگە من لە هیچ وڵاتی نیە ئەمریکاش نییە من بەس داتایەکۆ بڵێم بەکارهێنانی چیمەنتۆ لە چین لە ماوەی 3 ساڵە بەقەدەر 100 ساڵی ئەمریکا لە سەدەی 20 بووە ئەمە زۆر گرنگە ئەم بابەتە تۆ ناتوانانی بەڕاستی کە بیری لێوەکەیتەوە زۆر گرنگە بابەتی پێکەن بەڵێ چیمەنتۆیە بۆ جادەکان بۆ ڕێگەوبان بۆ بابڵین بۆ فڕۆکەخانەکان بۆ هەموو ئەو ژێرخانە ئابووریان بەبێ ژێرخانی ئابووری تۆ ناتوانانی بەرهەمهێنانێکی جوانت هەبێ تۆ ناتوانانی بەرهەمهێنانێکی هەرزانت هەبێ تۆ ناتوانانی منافسەی وڵاتانی کە ئەمە یەک ئەمە سێ فاکتەرت بێ بڵێم یەکەم ژێرخانی ئابووریەکەی زۆر بە توانایە و لەو ژێرخانە ئابووریشە لەبیر نەکەین لە FDI یا خۆت پێڵێن وەبەرهێنانی دەرەکیشی زۆر بەکارهێناوە ماوەی 30 ساڵ ڕابردووە بابەتی کە ئەجوکیشن بابەتی کە پەروەردە و خوێندنە کاک گەڕانکۆ پەروەردە و خوێندن لە 30 ساڵی ڕابردوو تا ئێستا گۆڕانکاری ئێکجار زۆر بووە بنەڕەتی ئەوان ئەتوان بڵێم وەبەرهێنانیان لە بنیادنانی ئەقلیەت و مرۆڤ کردووە لەوێ بە تەواوەتی گۆڕاوە باشە گۆڕاوە لەبەرەوەی کە تەکنۆلۆژیا لە قوتابخانەکانە بەکارێنێن لە کۆلێژ لە زانکۆ بۆ با بڵین دکتۆر
پەروەردەی مرۆڤێکەکەن بە مەهارەتی تایە بێ توانایی تایە بێ بڵێ ئاماژەت بۆ کرد حەزەکەم ئەمیانیەوە پرسیارە لەلام دەڵێن لەوێ مرۆڤی ڕۆبۆتی دروستەکەن یعنی مرۆڤەکە وەکو مرۆڤ ینی لە سوێحساسیدا دەبڕن وای لێ دەکەن باس بیر لە ئیش بکاتەوە و دقیق بێ و ورد بێ و خێرا بێ ئایا سیستەمی پەروەردیە بێ وەها ئینسان دروستەکە؟ من ئەوەم بەو شێوە نەبینی ڕاستە لەوێ وەکو ئەزانی کۆنفوشیوس یا کۆنفوسیوس بۆ نمونە یەکێک لە فیلسوفەکانیانە کە 2000 و بابلین 500 و چەند ساڵ لەمەوە پێش لەو بابلین لەو فەلسەفەیەوە بەکارێنن بۆ نمونە تۆ بێ سەخت کۆشبی ئەبێ قورس ئیشکەی ئەبێ دیسیپلینت هەبێ ئەبێ بە شێوەیەکی ڕێکۆپێک ئەبێ ئەخلاقت هەبێ لە ئیش و کارە زۆر شیکە بۆ نمونە تۆ بێ فێری ماسیگرتن بکەیت فێری دروستکردنی تۆڕ بکەیت هەتاوەکو ماسیەکە بخۆی زۆر ئەو بابەتانە تایە وەکو فەلسەفەیەک بەڵام خودی خەڵکەکەش نا ئەو بابەتەوە نییە خەڵکی چین ئەوەی کە من بینیم زۆر خێزان دۆستن زۆر پەیوەندی کۆمەڵایەتێکی زۆر پتەویان هەیە تەنانەت باپیر و داپیرەکان لەگەڵ نەوەکانی نوێە زۆر پەیوەندێکی زۆر کۆمەڵایەتی زۆر قورسیان هەیە لە ڕووی ئەخلاقیشەوە بە هەمان شێوە لە هەموو ڕۆیکەوە بەڕاستی ئەوە نییە ڕۆبەتیان دروست کردووە ڕاستە ئێستا تەکنۆلۆژیایەکانیان ڕۆبۆت و ژیری دەستکرد بەکارێنن تەنان ژیری دەستکرد و ڕۆبۆت بۆ قوتابخانەکانی سەرەتایی بەکارێنن بۆی کە فێرکردنی خێرا هەبێ بەڵام نا ئەو مرۆڤانە من بەو شێوەیە نەبینی بەڕاستی لە تەنیشەوە ئیشی قورسەکەن زەحمەتە کێشن دیسیپلینیان هەیە بێکار زۆر کەمە بەڵام لە هەمان کاتە لایەنی کۆمەڵایەتی لایەنی ئەخلاقی زۆر گرنگ و ئەساسیە و لایەنی بابلین باشە پەیوەندی کۆمەڵایەتیشیان دکتۆر ئەوەی تۆ ست پێکرد ئەو کەرەسە و کەلوپەلانەی کە ڕەوانەیەکەن بۆ وڵاتانی ئێمە هەر خۆیانە و کەرەسە و کەلوپەلانە بەکارێنن ئێمە زۆر جار بۆی کە شتێک خراپ بێڵین سینیە ینی بەداخۆ چونکە دەزانین کوالیتی باشیان هەیە بەڵام خۆیانەرۆ بەکاردێنن یان لەسەرەوە چیت هەیە خۆیان من چەند پارێزگایی کە ڕۆشتم چەند بابلین کۆنفرانساتێک کە ڕۆشتم کاک ڕانکۆ جیاوازە بەڕاستی هەندێک لە هەندێک شوێنە لەوانەیە کواڵیتی کەم بێت کواڵیتی سەر بێ بەپێ نرخۆ بەپێەوەی کە تۆ بەڕاستی بەهای ئەو کاڵایە چەند بێت تۆ چۆن بێ لێرە شوای لە هەموو وڵاتان وایە بازرگانمان هەیە لێرە چێتە ئەوێ ئەڵێ من بۆ کواڵەتی و بە نرخە ئەمەوێ لەوەیش بە هەمان شێوە جیاوازی هەیە بەڕاستی لە کاڵایەکانە بۆ خۆشیان بۆ شارەکانی جیاوازە شارێکی وەکۆ شانگهای یا پاکین جیاوازە بەڕاستی لەگەڵ شارە بچووکان و گوندەکان جیاوازی بەڕاستی هەیە بەڵام بەگشتی وەک پێم وتی چین معجزەیەکی بەرهەمهێنانە بەرهەمهێنان زۆر گرنگە هەر ئاماژەی بە ئەمریکا من ئەو کاتە ئەمەویست بابەتێک باسکەمەوەی کە لە ئەمریکا هەر ئێستا دەست بکەن بە بابڵین دروستکردنی هەندێک لە کاڵایەکان 3 بۆ 4 قاتی تێچێ بابڵین ئەگەر کاڵایەک بابڵین بە $100 لە چین دروست بکرێت لە ئەمریکا هەر ئێستا دەستی پێکەن جارێ 5 ساڵەخانێ هەتاوەکو تەکنۆلۆژیا و ژێرخانی ئابووری بۆ دروستکەن ژێرخانی بەرهەمهێنان و ئەو کاتێش کە دروست بێ 3 بۆ 4 قات زیاترەکە یعنی بە $300 $400 3 وەرەقە 4 وەرەقە زیاتر بەرهەم دێ و ئەوە بۆ بابڵین بەکارهێنەرێکی ئەمریکی زۆر قۆسە بێ بەگشتی ئەوە باسە کردی کە 3 فاکتەری سەرەکی هەبووە یەکەمی پەروەردە و خوێندن بەڕاستی گۆڕانکاری جار زۆر دووەم وەبەرهێنان لە ژێرخانی ئابووری لە ژێرخان بنیادی مرۆڤیان دروست کردو ئەوان تەنیا جادە و ڕێگە و بینایان دروست نەکردووە مرۆڤیشیان دروست کردووە بەڕاستی و لە منافسەیەکی جیهانیە براوە بوون تا ئێستا ئەوە زۆر گرنگ و ئەساسیە ئەبێ ئەوێ لە بەرچاو بگرین و سەرمایە گوزاری دەرەکی و هەروەها ئەوش دەبیر نەکەین ئەو گەشەپێدانێ لەوێ بووە گەشەپێدانێکی بەردەوامیش بووە پێڵێن تەنمیەی مستەدام بووە تەنمیە مستەدامەکەی چۆن هاوکات بابەتی ژینگە بابەتی کشتتۆکاڵ بەرهەمهێنانی کشتتۆکاڵ ژینگە پارێزی ئەو بابەتانە زۆر گرنگە بەلایەنەوە هاوکات لەگەڵەوەی کە بەرهەمهێنانەکەن بەڵام خاڵی کەشکە لەبیر نەکەین چین بۆ خۆی سەرچاوی زۆرە بەتایبەت سەرچاوی کانزا نایابەکان پێڵێن ڕێر ئێرس مینڕاڵزی هەیە و زۆر کانزایەکی زۆری هەیە بەڵام لە هەمان کاتە بۆ بەرهەمهێنانی کارەبا زۆر گرنگە بە هەموو شێوازە سوودیان لێ وەرگردووە بۆ نمونە من بۆ خۆم مەزرعەیەک ڕۆشت و مەزرعەی کارەبا 1 ملیۆن دۆنم بوو 1 ملیۆن دۆنم هەمووی بوو بە کارەبای تاقی شەمسی ئەوە زۆر گرنگە بەڕاستی بۆ وڵاتی بۆچی 1 ملیۆن دۆنم بۆ هەزای خۆر 1 ملیۆن دۆنم بەس بۆ بەرهەمهێنانی کارەبا لە مەزرعەیەکدا تێگەی ئەمە کەم نییە بەڕاستی بۆ ئەو وڵاتە کەواتە
ئەوان سەرمایە گوزاریان لە سەرمایە مرۆڤیا کردووە لە مرۆڤەکانە کردووە ئینسانەکانیان با بڵین گەنجەکانیان نردوێتە دەرەوە بۆی کە ئەزمموی دەرەوەی وڵاتانی کرد بێننەوە بۆ چین و ئەوە بووە بە ئەو کۆمەڵە فاکتەرێک یەک فاکتەر نیە کۆمەڵە فاکتەرێکە چینی گەیاندوێتە ئێستا و ئەوەی بۆ خۆ دەزانی ئەگەر پەیوەندی لەگەڵ عێراقیش با باسکەم لە هەر دەکەس لە عێراقدا 5 کەسی پەیوەندی ڕاستەخۆی هەیە لە هەر دەکەس لە هەردیکە لە بازاری کار 5 کەسی لە هەریم کوردستانیش 5 کەسیان ڕاستەخۆ پەیوەندیان هەیە لەگەڵ چیندا یعنی چین نەبێ ئەتوانم بڵێم ڕێژەی بێکاری لە عێراقدا بێت لە 150 لە کوردستانیش بە هەمان شێوە ساڵانە بودجێ عێراق ئەگەر نزیکی 120 میلیارد دلار بێ نزیکە 53 میلیارد دلار بەس کاڵا لە چینەوە هاوردەی عێراقەکرێت کەواتە عێراقیش یا کوردستان ڕاستەخۆ پەیوەندیکی هەیە لەگەڵ چینە و ئەو پەیوەندیە بەردەوامە و بۆ خۆت زانی ڕێگای گەشەپێدانیش کە 1200 کیلومترە پێشەوە بەس ئەو بەڕێز پرۆفیسۆر موسا بەرزنجی سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس کە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ هەموو وردەکارێکە لەسەر وڵاتی چین پێوتین بێگومان چین وڵاتی کاریگەرە بە ژیانی هەمومانەوە مانێ و نەمانێ ئێستا زۆربەی کاڵاکان کاڵای چینین و کاریگەری لەسەر ژیانمان هەیە ڕاستەوخۆ خۆشەویستان تا پێتانەگەینەوە کاتێک خۆش خواتان لەگەڵ